قوتابیانی خۆشەویست لە ئەوانەی شەشەم لە بیکاریپۆلی 12 لە بەشی یەکەم لە کەتی دووە بە بابەتی چین ڕێژە و تێکڕای گۆڕان کە دەڵێن ئێم یەکسانە دەڵتا وای لەسەر دەڵتا ئێکس کە دەبێتە وای لەسەر ئێکس وای مەبەستمان بەرزیە ئێکسیش مەبەستمان درێژیە. ئەگەر هات وای لەسەر ئێکس هەردووچیان هەمان یەکە بوون، ینی هەردووچیان بوون منە مەتر لەسەر مەتر بوونەوە کات دەڵێن چێ ئەوە ڕێژەیە. ئەگەر هاتو یەکەیان جیاواز و ئەو کات دەبێتە تێکڕای گۆڕان، یا دەڵێن ئەگەر هاتو گۆشەم هەبوو دەڵێن ئێم یەکسانە لەوە دۆزنەوەی لاری تانی ثێتا، کەواتە ئەگەر گۆشەم هەبوو ئێم یەکسان بە تانی ثێتا بەکاردێنین، ئەگەر هاتو گۆشەشمان نەبوو وای لەسەر ئێکس یا دەڵتا وای لەسەر دەڵتا ئێکس بەکاردێنین. دێین ڕاستەخۆ دەست بە شیکارکردنی نمونە دەکەین. لە نمونەی دوو کتاب دەڵێن چی؟ دەڵێن ژمارەی دانیشتوانی شارێک لە ساڵی 1990 دا 3,687,000 کەسە و لە ساڵی 2000 دا 4,42,000 کەسە. داوای چمان لێ دەکات؟ تێکڕای ناوەندی گۆڕانی ژمارەی دانیشتوانی چەندە؟ تەبحەن گوتمان دڵتاوای لەسەر دڵتا ئێکس، لە بۆ دڵتاوای لەسەر دڵتا ئێکسم هەیە لێرە لەبەر ئەوەی هیچ گۆشەکەم نیە ئێم تانی ثێتا بەکارنێنم، کەواتە ئێم یەکسانە دڵتاوای لەسەر دڵتا ئێکس بەکاردێنم. بەڵام پێشەوە چم هەیە؟ دەبێ من ئێکس و وای دیاری بکەم. ئەو ژمارەی کە لە یەکەم زاردێ دەبێت ئێکس کە دەڵێن ساڵی 1990 ژمارەی دانیشتوان چەندە؟ گوتمان 3,687,000 کەس. و هەروەها دوای لە ساڵی 2000 دەبێتە چەند؟ 4,42,000. 4,42,000 ئەگەر جوان دیار بیت. ئێستا کە ئەوم هەبوو، تاوان گوتم ئەو ژمارەی کە سەرەتاتی دەبێتە ئێکسان هەر دیارە ژمارەی دانیشت بڵێن ساڵم هەیە، دوای ژمارەی دانیشتوان دووبارە ساڵم هەیە ژمارەی دانیشتوان، ئەوەی کە سەرەتا هات بووە x1 دوای دەبیتە y1 x2 دوای ئەوە y2. ئێستا کە ئەوم هەیە لە بۆ دۆزینەوەی لاری دڵتاوای لەسەر دڵتا ئێکس دەڵێن چی؟ y2 کەم y1 x2 کەم x1. ئەگەر دای بنێمەوە دەزانم y2 چەندە؟ 4,42,000. دەتوانم ئەو سێ سفرەکە نەنووسم، ئاساییە. هەروەها 3,687,000. طبعا دووبەر هەردوو سێ سفر نانووسم کێشەم نابی، یا دەتوانین دوای بینوسیەوە فەرق ناکە. ئێکسی دوومان چەندە؟ 2000 کەمی 1990. بێگومان ئەوەش دەکاتە چەند؟ 2000 کەم 1990 طبعا چەند دەکات؟ 10 ساڵە لێرە. و هەروەها 4 ملیۆن کەم 3,687,000 کەس. دەتوانم بەو شێوەیە کەمی بکەمەوە. ئەگەر هات و نەمتوانی لۆی کە بڵێ غەڵەت نەکەین، حاسی بەم نەبووە، بەو شێوە توانم کەمی بکەمەوە. 2 کەم 7 نابیت، دەبێتە 3. 12 کەمی 7 5. 3 کەم 8 نابی، تەبعاً لەوەی وەردەگریت سەرت ئەوە دەبێتە 10 دوای دەبێتە 9 ئەوەشیان دەبێتە چەند؟ دەبێتە 13. 13 کەمی 8 دووبارە 5. 9 کەمی 6 3. 3 کەمی 3 سفر دەکات، بووە چەند؟ 355,000. کەواتە دەڵام 355,000 لەسەر 10 کە دەبێتە چی؟ دەبێتە داواکاری پرسیار کە دەڵێت چ تێکڕای ناوەندی گۆڕانی ژمارەی دانیشتوان کە دەبێتە 355,000 لەسەر 10. دوم لقی بە ئەمە بوو کە دەڵێت لە گۆڕپانی هەڵخستانی سەر ئەویانەیەک سەکۆی بۆ خۆڵدانی یاریزانەکانی دەکات کە درێژەکەی 7 مەترە و هەروها بەرزیەکەی 2 مەترە، وەک لە پرسیارەکە دەکات بەرزەکەی 2 مەترە و درێژەکەشی 7 مەترە. لاری سەکۆیەکە دەدۆزینەوە. گوتمان دڵتاوای لەسەر دڵتا ئێکس، یا دەڵێن ئێم یەکسانە وای لەسەر ئێکس. تەبحەن هەر وەک لە وێنەکە دیارە، ئەگەر تەماشای وێنەکە بکەین دەبینێم چی پێی لە وێنەکە؟ وای لەسەر ئێکس وایمان چەندە؟ وایمان 2 بەرزی 2 و درێژەکەشی 7. هەردووکیشیان مەترن،
کەواتە ئێمێکسان دەی بە 2 لەسەر 7 لە خاڵی چاودێری دوودا چیمان هەیە پیاوێک سەیری فڕۆکەیەک دەکات کە 600 مەتر ئاسۆیی و لێی دوورە بە بەرزەگۆشەی 60 لاری ڕاستە هێڵی چاوی پیاوەکە و فڕۆکەکە چەندە ئایا ڕێژەیان تێکرای گۆرانە و هەروەها بەرزی فڕۆکەشمان دەوێت وەک لەوێنەکە ئەگەر تەماشاکەین دەبینی چیم هەیە پیاوێک سەیری فڕۆکێک دەکات لە ئاسمان کە 600 مەتر ئاسۆیی لێی دوورە تەبعاً بە گۆشەی 60 تەماشا سەرەتا داوای چمان لێ دەکات لاریەکە لای ڕاستە هێڵەکە دەڵێن چی دەڵێن ئێم یەکسانە بە تان ثێتا طبعا تان ثێتامان چەندە تانی 60 کە دەبتە چەند ڕەجی 3 لە عاسیبەی بۆ ڕەجی شەرنە ڕەجی 3 لە عاسیبەی توانی لێیدا یا دوایی لە بەشی 4 باسیەوە دەکەین کە چۆن دەیدۆزینەوە ئێستا کە من لاریم هەبوو تەمان دەزانەوە لەبەرەوە یەکێکەیە هەرکردنی بۆ خۆی هەر یەکێکەیە کە دەزانەوە ڕێژەیە ئەوە جوابی هەم لاریم دۆزیەوە هەم گوتمان ڕێژەیە ئێستا کە پێویستمەسیە بەرزی تەبعاً دەڵێن ئێم یا با بە ڕەنگەشی دیکە بنووسین دەڵێن ئێم یەکسانە وای لەسەر ئێکس وای چ بوو بەرزی ئەوەش ئێکسی درێژی کەواتە ڕەجی 3 یەکسانە بە درێژی ئێکسەکەمان کە چەندە 600 وەک لە پرسیارەکەیە وای منێ لە بۆ دۆزنەوەی وای دەڵێم چ وای یەکسانە 600 جارانی ڕەجی 3 کە دەبێتە چەند 1039 مەتر کەواتە بەرزیەکەی چەندە 1039 مەتر لاریەکەی چەندە ڕەجی 3 و ڕێژەیشە لاریەکەمان ئەوەش پرسیاری خاڵی چاودێری 2 ئێستا لە ڕاهێنان لە پرسیاری 52 دەڵێن چێ دەڵێن گۆڕنی پلەی گەرمی ئاو پلەکانی گەرمە دەڵێ ئاو لە پلەی گەرمی 100 دەکوڵێت کە دەڵێ 100 دەکوڵێت و 212 بە فەرنایەکی دەکوڵێت کەواتە x یەک وایە و هەروها لە 0 دەیبەستێت و لە 32 فەرگی دەیبەستێت x یەک وای یەک x2 وای کە گوتمانەوە یەکەم دێ x دوایەوە دەبێتە وای دوایی دەڵێن چی هاوکێشە هێڵی بنووسە داوای هاوکێشەمان لێ دەکات لە بۆ نووسینی هاوکێشە پێویستم بە لاری و خاڵەکە کە پێویستە سەرتە لاری بدۆزم و لەگەرێک لەو خاڵانە هاوکێشەکە بنووسم دوایی کە هاوکێشەکە نووسی دەڵێت پاژەوەی کە هاوکێشە هێڵە نووسی گۆڕینی پێوەری سەدی بۆ پێوەری فەرناهێدی کەواتە هاوکێشەکەم لەو بنووسە پێوەری سەدی بگۆڕی لە بۆ فەرناهێدی و دوای ئەوە پێچەوانەشی بکەوە یعنی هاوکێشەکە کاتێک بۆ پێوەری سەدی دەگۆڕی لەو فەرناهێدی دوزارە فەرناهێدی بگۆڕی لە بۆ سەدی لە 72 پلەی ئەوەش جێبەجێکەکە داوای دەکەم باش ئێستا دێنی سەردا هاوکێشەیەک دەدۆزینەوە لە بۆ دۆزینەوە هاوکێشە دەڵێم ئێم یەکسانە وای دوو کەم وای یەک x2 کەم x1 وای دوومان 32 کەمی 212 لەسەر 0 کەمی 100 کە دەبێتە چەند سالب 100 32 کەم 212 کە دەکاتە چەند کە دەکاتە 180 بەچی بە سالب ئەگەر دابەشی کەم یاگە کورتی بکەمەوە دەبێتە چەند 9 لەسەر ئەمە کورتی دەکەینەوە دەبێتە چەند 9 لەسەر 5 ئێستا ئەوم هەبوو دەڵێم وای کەم وای یەک ئەویان بەکاردێنم کە بچووکەوە ئاسانترە وای کەم 32 هەرێک لە خاڵەکان بەکاربینی کێشێنیە 9 لەسەر 5 x کەمی 0 لەبەرەوەی لێرە xمان 0 کەواتە دەڵێ وای یەکسانە 9 لەسەر 5 x تەبعاً زارانی 0 هیچ ناکە سالب 32 بێتە ئەو لای دەبتە مەوجب 32 ئەو هاوکێشەمە دەڵێت کاتێک کە هاوکێشەکەت نووسی هاوکێشە هێڵی بنووسە دوایە گۆڕینی پێوەری سەدی بۆ فەرناهێدی پێوەری سەدی بۆ فەرناهێدی سەدیم چییە؟ ئەکسە کەواتەوە بۆ خۆی پێوەری سەدی بۆ فەرناهێدی هاوکێشەکە ئەو هەر بۆ خۆی پێوەری سەدی بۆ فەرناهێدی کەواتە ئەوە شەر داواکاری دومیش جێبەجێ دەکات داواکاری سێم فەرناهێدی بۆ سەدی و لە 72 پلەش دەبێتە چەند کەواتە دەبێت چ بکەم وەجارە بڵێن x یەکسانە بە بەیات کە x دەبێت بێتە لایەک با ڕەنگەشکە بنووسین شەکە جارانی 5 سەر 9 دەکەین بۆ لەگەڵ x نەمێنێ دەڵێن 5 سەر 9 y یەکسانە بە x کۆ 5 جارانی 32 دەبێتە چەند دەبێتە 116 لەسەر 9 دەڵێن چێ دەتوانم
هەموو بەمە ولا بڵێن x یەکسانە بە 5 لەسەر 9 y کەم 160 لەسەر 9 y مان چەندە؟ 5 لەسەر 9 y 72 وەک لە پرسیارەکە دراوە کەمی 160 لەسەر 9 طبعا 72 جارانی 5 دەبێتە چەند؟ طبعا 2 جارانی 5 10 صفر 1 بەدەست 7 جارانی 2 35 بە 1 36 بە صفرەکەت بۆ 360 لەسەر 9 کەم 160 لەسەر 9 کە ژێرە یەکسان بوو ژێرەکە وەرخۆی 360 کەم 160 200 لەسەر 9 ئەگەر کورتی کەینەوە دەبێتە 22.2 کە دووەکە بەردەوامی دووبارە دەبێتەوە ئەبوو شێوێش وەڵامی داواکاری سێم دەدەینەوە کە لێرە تەمەشاکەم چم هەیە وای مێ وای چییە؟ وای فەرنایدی کەواتە فەرنایدی دەگۆڕێتە بۆ سەدی لێرە لەبەرەوەی x سەدی بکاتە سەدی دەگۆڕێتە بۆ فەرنایدی ئەو شێوێ پرسیاری 52 ڕاهێنە شکارد لە پرسیاری 53 دا دەڵێت چ کۆمپانیایەک ڕۆژانە 15000 دینار دەدات بە پشتێری باڕێک لە بڕی خواردن و پشودان و 350 دینار بۆ هەر کیلۆمەترێک کە دەیبڕێت نەخشەیەک بنووسە دوای ئەوە نەخشەکەوا بنووسە کە هەژمارکردنی بڕی ئەو پارەی کۆمپانیاکە بە شوێرەکەی دەدات بە پێی ژمارەی کیلۆمەترانەی کە دەیبڕێت و هەروەها شوێرەکە 137 کیلۆمەتری بڕی کۆمپانیاکە چەند دەبێت چەندی پارەکە بدات طبعا دەڵێ 15000 دینار بۆ پشودان و خواردن و 350 دینار بۆ هەر کیلۆمەترێک هاوکێشەکەم لە بۆ بنووسە دوای ئێوە پێم بڵێ کاتێک کە شوێرەکە 137 کیلۆمەتری بڕی چەندی پارە دەدەین کاتێککە دڵێ هاوکێشم لە بۆ بنووسە یعنی دەبڵێ بنووسە وای یەکسانە ئێمی x کۆی p چۆن بینووسم مامۆستا چۆن بزانم کامەی بیە و کامەی ئێمە بی نەگۆڕە ئەو شتەی کە گۆڕانکاری بەسەردانایە دەڵێ ڕۆژانە چەند دەدا ڕۆژانە 15000 دینار دەدا ئەو 15000 دینارە نەگۆڕە خلاص طبعا دەیدات یعنی زیاد دەکا و یەکە بڵێ کەم دەکەم ئەکسیش دەنووسم ئەو شتەی کە گۆڕانکاری بەسەردادێت لەسەر ئەو بنەمایە پارە بۆ شتە دەرێت کە چیە 350 دینار بۆ هەر کیلۆمەترێک ئەگەر ئەو 350 دینارە کەمی بکرد بە دەمانکرد لەسا ئێمە چ سالب لەبەرەوەی دەڵێ زیاد دەکە ئەنی بڵین پارەکەی پێ زیاد دەبیت کەواتە دەڵێن موجبە 350 موجب ئەگەر نەدەمان نووسی سالب ئەو هاوکێشەکە بنووسی چەند 137 کیلۆمەتر دەڵێن وای یەکسانە 350 جارانەی کۆ 15000 کە دەیدرێتی ڕۆژانە 137 لێرە دەنووسم 350 جارانی چەند 137 کۆی 1500 بێگومان دەڵێن چی دەڵێن وای یەکسانە بە ئەوە جاران دەکەین کۆی 15000ەکە دەکەین کە دەکاتە 62950 دینار لەو جۆرە پرسیارانە ئەوەی کە گۆڕانکاری بەسەردانی دەبێتە بی و ئەوش کە گۆڕانکاری بەسەردانی دەبێتە ئێ بەڵام ئەگەر زیاد بکە ئێمی موزە بەگە کەمی کرد ئێمی سالب دەین پرسیاری وەزاری لە سەر ڕێژە و تێکڕای گۆڕان شکارگەزاریەکانی ڕێژە و تێکڕای گۆڕان پرسیاری 2014 15 خولی دوم هاتۆ دەڵێت نرخی ئامێرێکی نوێ 12,500,000 دینارە ساڵانە بڕی 850,000 دینار بەبێ بەکاربردن کەم دەکات بۆ ئەمریکا بە 12,500,000 کە دیکرد و ئیش پێ دەکەی ساڵانە 850,000 دینار لەگە ئیش پێکردنی کەم دەکات ئەو نەخشە هێڵی بە دیاری بکە کە بە پی نرخی ئەو ئامێرە دەنوێنێت پاش 30 ساڵ لە گۆڕینی تی دەباتی x بەکاردێنین و هەروە پی دەباتی وای کە وای یەکسانە چم هەیە a b c d طبعا ئەگەرەمە بین پرسیارەکە ڕاستەخۆشی کارکەین دەڵێت 12,500,000 گوتمە ئەوی کە ناگۆڕێت چیە بیە کەواتە 12,500,000 دینارە ناگۆڕێت ئێمی x مان چیە x مان تێ لێرە ناڵێن وای دەڵێن بی لە برۆ هەڵبژاردنەکە داواکاری پرسیارەکە دەڵێ پی ببورن نەک بی
لێرە چەندە نووسم 850,000 لێرە پێم بڵێ دەکا کەم دەکا دەی بڵێ 850,000 چی سالب کەواتە هەڵبژاردننی بی کە نووسرەیە 12,500,000 کەم 850,000 تی دەبێتە وەڵام فەرق ناکە چ ئاوا بوو چ ئاوا بوو تەنیا شوێنی ئەو دووە گۆڕایە کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری دوای ئەو 2019 خولی یەکەم هاتەوە دەڵێت نرخی ئامێرێکی نوێ 350,000 دینارە ساڵانە نرخەکەی 300,000 نەروەهی بەکاربردن کەم دەکات تەماشاکەر وەکو پرسیارێکی هەیە نەخشەی هێڵی بنووسە و نرخی ئامێرەکە پاشتی ساڵ لە گۆڕینی بنوێنێت وەکمان ئەوەی کە ناگۆڕێت دیارە 350,000 دینارەکەیە دەڵێن چی پی یەکسانە یا پێ بڵێ 350,000ەکە ناگۆڕێت ئەوەی کە دەگۆڕێت لەبەرەوەی دەڵێ کەمی دەکەێت تەقانەوی سال بەچی بدەینێ دوای چیمان هەیە 300,000 جا ئەگەر شوێنی ئەو دووە وان نووسرا بوو کێشێنی ئەویان دەبێت پێشەوە ئەموزە بەوە شەر بە هەمان شێوە ساڵی کەواتە سی دەبێت تا وەڵامی ڕاست. پرسیاری دوای ئەو خولی دوم 2019 20 دەڵێ لەوێنێ بەرامبەر پی خاڵێکە کە 8 مەتر لە بنکەی باڵەخانەکەەوە دوورە و بەرزی باڵەخانەکە بدۆزەوە 8 مەتر دوورە بەرزی باڵەخانەکە بدۆزەوە بەڵام چم هەیە دەبینیم گۆشەکەم هەیە 600 کەواتە دەڵێم ئەمێکسانە تانی تێتە تەبعاً شیکارمان کرد گوتمان تانی 6 ڕەجی 3 دەکە کاتێک کەم ڕەجی 3 هەبوو دەڵێم ئەمێکسانە وای لەسەر ئێکس وایم نییە کە بەرزیە بەڵام خۆ ئەکسم هەیە کە چەندە 8 مەترە یەکسان دەکەم بە ڕەجی 3 دەبتە 8 ڕەجی 3 مەتر یەکسانە بەچی بە هەروە بنووسین یەکسانە بەوای کەواتە سی کە دەبێتە چی وای مەبەستمان لە چییە بەرزی ئێژکە بەرزی کەواتە سی دەبێت تا وەڵامی ڕاست. کۆتا پرسیار لا خولی سێم 2019 20 نرخی ئامێرێکی نوێ 12,550,000 نرخەکەی 850,000 بەپێی بەکاربردن کەم دەکات دوای چەند ساڵ لە کڕینی نرخی دەبێتە 4,900,000 تەبع سەرتا هاوکێشەکە هەر بۆ کۆپسیارانی دیکە کە دەمانگۆ پی یەکسانە ئەوەی کە ناگۆڕێ 12,550,000 کۆ طبعا لەبەرەوەی کەم بڵین کەم دەکات بەپێی بەکاربردن سالبێکدا دەنێم چم هەیە 850,000 تی کەواتە دێم 4,900,000 و کێشەکە یەکسان دەکەم بە 4,900,000 کە سێ سفرەکەی نانووسم لەوەی کە زۆر گەورە نەبیت سالب 850 دیسان سێ سفرەکە نانووسم کۆ 12,550,000 دیبارە سێ سفرەکەم نەنووست دێستا ئەو لای دەبتە 4,900,000 کەم 12,550,000 یەکسان دەبی بە سالب 850 تی 4,900,000 کەمی 12,550 کە دەکاتە 7,650,000 طبعا بە سالب لەوەی 12,000,000 زیاترە سالب 850 تی یەکسان دەبی بە 7,650,000 دا بەشی 850 دووبارە 1000 سفرەکان دادەنێمەوە کەواتە تی یەکسان دەبی بە چەند بێگومان دەکاتە 9 حاسیبەت پێ و کێشت نییە کەواتە پاش 9 ساڵ لە کڕینی نرخەکەی دەبیتە 4,900,000